جەفەر شەفێعی ساڵی 1330 هەتاوی لە شاری بۆکان لە بنەماڵێکی خوێندەوار لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی لەو شارە تەواو کرد. ساڵی 1349 هەتاوی لە بەشی پزیشکی زانستگای شاری تۆرز وەرگیرە. هەرزوو لە زانکۆ تێکەڵ بە جوڵانەوەی خوێندکاران بوو. لە شاری تۆرز لە ڕێزی تێکۆشەرانی زانکۆ و ناوبزوتنەوەی چەپدا هاوڕێیانی کۆمەڵی ناسی و دوای ماوەیەکی کورت هەڵسوڕان و تێکۆشانی خۆی لەگەڵ ئەوان دەست پێ کرد. ساڵی 1351 هەتاوی بۆ ماوەی 6 مانگ لەلایەن ساواکەوە گیرا و کەوتە زیندان. ساڵی 1357 هەتاوی دکتۆر جافەر لەسەر ڕاستپاردەی کۆمەڵە چوو بۆ لای یەکێتی نیشتوانی کوردستان لەو دیوی سنوور و لەوێ هەم وەکو پێشمەرگە هەم وەکو دکتۆرێک خزمەتی کرد. دکتۆر جافەر کاتێک لەو سەفەرە گەڕایەوە گەلێک ئازمون و دەستکەوتی پڕبایخی لە شێوەیەکی تری شۆڕش و تێکۆشان لەگەڵ خۆی بە دیاری هێنایەوە. هاتنەوەی دکتۆر جافەر هاوکات بوو لەگەڵ بەدیهاتنی ئاوات و ئارەزوەکانی ئەو سەدان و هەزاران شۆڕشگەری دیکە. شۆڕشی گەلانی ئێران دژ بە ڕژیمی پاشایەتی دەستی پێکردبوو. لە ساڵی 1357 هەتاویدا دکتۆر بۆ بە وتەبێژی سیاست و ڕێبازی کۆمەڵە لە کۆبوونەوە گەورەکانی خەڵک لە شارەکانی بۆکان، مەهاباد و سەقز. پاش شەڕی سێ مانگەی هاوین و پاییزی ساڵی 1358 و دوا بە دوای شکستی کۆماری ئیسلامی ئێران لە مەیدانی شەڕ لەگەڵ پێشمەرگە و لە بەرامبەر خەباتی جەماوەری خەڵکی شار و گوندەکانی کوردستان، دەوڵەت پێشنیاری گفتوگویی کرد لەگەڵ نوێنەرانی خەڵکی کوردستان. دکتۆر جافەر لەلایەن کۆمەڵەوە یەکێک بوو لە ئەندامانی دەستەی نوێنەرایەتی خەڵکی کورد بۆ وتوێژ لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی ئێران. بەداخەوە هاوڕێی ڕێبەر دکتۆر جافەر لە حوتی خەزەڵوەری ساڵی 1366 کاتێک بۆ ئەنجامدانی ئەرکێکی تشکیلاتی بۆ ئەوروپا ئەچوو لە نزیک شاری تکریک بە ڕووداوی ئۆتۆمۆبیل گیانی ئازیزی بەخت کرد. سلااوتان لێبێ بینەرانی بەڕێز بە بۆنەی ساڵڕۆژی گیانبەختکردنی هاوڕێی ڕێبەر دکتۆر جافەر شەفێعی بە میوانداریەتی زۆر بەڕێز تێکۆشەری دیرینی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد کاک مەلا عومەر ئەسری بەنامێکتان پێشکەش دەکەین. مامۆستا بەخێربی سپاس بۆ ئەوەی بانگهێشتی ئێمەتان قبول کرد بۆ ئەم بەرنامە. زۆر سپاسان دەکەم و منیش سپاسان دەکەم کە منتان بان کردووە بۆەوەی لەسەر یادی دکتۆر جافەر و بیرەوەریەکانی و شێوەی ژیانی ئەوی دەیتوانم و دەیزانم بێڵم. زۆر سپاس. مامۆستا سەرەتامانەوێت بزانین کە دکتۆر جافەر لە باری کۆمەڵایەتیەوە چۆن شخصیەتێک بوو ناو کۆمەڵگە. من دکتۆر جافەرم بنەماڵەیم دەناسی، ئاشنایەتیشم لەگەڵیان بوو. ئەگەرچی من خەڵکی بۆکان نەبووم بەڵام بنەماڵەکەیم دەناسی. و دکتۆر جافەر هەر لەو کاتەوە کە چوو بووە دانیشگاش بیست بووم کە کوڕێکی باش و ئینسانێکی تێکۆشەر و خەباتکار و نیشتمان پەروەرە. بەڵام خۆم لە پەنجاکاندا چوومە تەورێس، باوکم نەخۆش بوو، سەرەتانی بوو، دەرەتانیشم نەبوو، زۆریش فەقیر بوو. بەڵام پیاوتم پیانەگە پچی و لەوێ خۆت بە دانیشتوەکانی کورکەیەکە دکتۆر جافەر بەناسیێنی یارمەتیت دەدەن. منیش وام نەدەناسین، ئینتیزاریشم زۆر نەبوو، بەڵام ئەگەچووم چاوم بە شتێکی سیر کەوت کە مەنا ئینسانی بەشەر دۆستی، ئینسان دۆستی، فەقیر و هەژار خۆشەویست، تیشتمان پەروەری، جگار زۆر شاد و دڵخۆش بوو. دەتوانم بەڵام زۆر جار باوکی منیان بە کۆڵ دێنا و دەبرد و لەم دی و بۆ دی و لەو دی. ئەوە بوو بە سەرەتای دۆستایەتی من و ئەو تێگەیشتنی من لە شخصیەتی سیاسی و ئینسانی و نیشتمان پەروەری دکتۆر جافەر. ئیتر دوایەکەشی دیارە بووینە دۆست و کاری سیاسیمان پێکەوە کردووە. و دکتۆر جافەر نەک هەر ئینسانێکی خوێندەواری زیرێکی کەموێنە بوو، ئینسانێکی بێ ئەندازە ئینسان دۆست، نیشتمان پەروەر، بیڵێم، بەشەر خۆشەویست و لە ئەنگری زەحمەتکێش و فەقیر و هەژار بوو. من نمونەیەک دێنمەوە، جارێکی باوکی کوتی دکتۆر جافەری کوڕی من لەبەر خزمەت بە خەڵک و لەبەر بردننی نەخۆش و نەخۆش بردن بۆ بیمارستان فریای خوێندنەکەی کۆشی ناکەوێ. ئەوەندە خزمەتی کردبوو بە خەڵکو و ئەوەندە یارمەتی خەڵکیدا بوو، ئەوەندە ئینسانیەتی لەگەڵ خەڵک کرد بوو، دەنگیدا بووە لە ناوچانی هەموو کەسیان زانی دکتۆر جافەر دانیشتووی یا تەلەبەیەکی
کوردە لە دانیشگای تەورێز کە ئینسان دەتوانێت احتیمادی پێ بکە، دۆستایەتی بکە، پەنای بۆ بەرێ ئەو هاوکاری دەکرد. من دکتۆر جەفەرم لە تەورێزەوە بینیوە و بۆ بەقیەی ژیانیشی دکتۆر جەفەر ئینسانێکی بێ ئەندازە بە باوەڕ بوو، ئینسانێکی زۆر احتیماد بەخۆ بوو. دکتۆر جەفەر نەک هەر قسەی دەکرد لە عەمەلا لە پراکتیکدا کارەکانی نیشان دەدا. وەک لە ژیان نامەکەشی داهاتووە دکتۆر جەفەر هەستێکی نەتەوایەتی و کوردایەتی جات تێکەڵ لەگەڵ لاهانگری لە زەحمەتکێش و فەقیر و هەژار و عەداڵەتی کۆمەڵایەتی لە مێشکیدا بوو. هەرەوەندە نەبوو سیاسەتی دەکرد، هەرەوەندەش نەبوو چەپ و کۆمۆنیست بوو یا ئینسانێکی عەداڵەت خواز بوو. بێ ئەندازەش کورد بوو، بێ ئەندازەش نیشتمان پەروەر بوو. دا لەبەرەوە من لە درێژەی باسەکەشان دەیەڵم دکتۆر جەفەر لە سەرەتای ڕاپەڕینی گەلانی ئێراندا و کە هەموو کەس دەیناسی ئینسانێکی خۆشەویست بوو، بە منی کوتی بچین لەو دێهاتی دەوروبەری ئاجی کەندوانە خەڵک کۆکەینەوە. ئەوەتەی خەڵک دێقانان کەشاوەرزان نیگەران بوون لەوەی کە ئاغاکان جارێکی دیکە ئیسلاحاتی ئەرزی بژێننەوە، چونکی خۆمەینی دژی ئیسلاحاتی ئەرزی بوو. لەبەرەوە ئێمە دیفاع لە دێقانان بکەین، چون وەڵا ڕەنگە خەڵکی چەند دێمان کۆ کردەوە، دکتۆر جەفەر قسەی بۆ کردن، مەقسەم بۆ کردن، خەڵک هیوایەکیان پەیدا کرد، ئومێدێکیان پەیدا کرد کە ئینسانێکی خوێندەواری عاقڵی زیرەکی وریای بە تەجرەبەش حازرە دیفاعیان لێ بکە. دکتۆر جەفەر لەو بارەوە بێ ئەندازە ئینسانێکی بە قازانج بوو، بێ ئەندازە ئینسانێکی مثبەت بوو بۆ خەڵک، وەگێوەش دەڵێن بوو بە وتەبێژ و جێی بڕوای خەڵک لە ناوچەکەدا نەکرد، بەڵام لە بۆکان بەڕاستی لە هەموو ناوچەکەدا ئاوا بوو. دکتۆر جەفەریشی کە لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو، من میسالێک دێنمەوە جارێکی یاروەردەکاریە، جارێکی مەنسووری حکمەت یادی بەخێر، ئێستا لەبەری زۆر کەس عەقیدەی پێیەتی، لە لای مامۆستا شێخزەدین بوون لە گوندێک، ئەو وای ئیستیدلال کرد، کوتی زمان ئەو وەسیلەیە کە زۆرترین کرێکار لە وڵاتەدا ئەتوانن قسەی پێ بکەن، پەیوەندی پێکەوە بگرن. لەوەوە دەلی نەتیجەی گر کەوا بێ زمانی فارسی زمانی ڕسمی بێ لە ئێراندا و کافیە. دکتۆر جەفەر کوتی وانە، ئێمە وەک کۆمەڵە خەریکی زمانی کوردی دەژێنینەوە، مەدرسەمان داناوە، کتێبمان چاپ کردووە، بەشداری لە خەبات و مبارزەتەکان دەکەین و حتا بە مبارزاتی خۆشمانی دەزانین. لەبەرەوە بەڵە چەپین، بەڵە کۆمۆنیستین، لاهانگری چینی کرێکارین و عەداڵەتی کۆن، بەڵام ئێمە ڕزگاری نەتەوەیشمان، ڕزگاری میلەتەکەشمان ئامانجمانە و ئاواتمانە. ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەو سەردەمەی دکتۆر جەفەر کە لە پاڵ ئەوەدا کە چەپ و کۆمۆنیست بوو بێ ئەندازەشی باوەڕ بە ڕزگاری میلی بووە میلەتی کورد. ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی کە کەم کەس بەداخەوە تا ئێستاش ئەوە یا کوتوێتی یا پێیوە بە دکتۆر جەفەر هەر فەقەت ئینسانێکی ئەوە بۆ کە داوای کردوە سۆسیالیزم پیادە بێ، بەڵام مەسەلەی نەتەوەیی فەرامۆش کردبێەوە خاڵێکی بەڕاستی بێ ئەندازە موسبەتە لە ژیانی دکتۆر جەفەردا. ئەرە وام دەبیەوە. بەڵێ دکتۆر جەفەر یەک دوو شتی بوو کە خەڵکی کەڕنگ بێ نەیبوو بێ یا کەمی بوو بێ. یەکێکیانەوە بوو بێ ئەندازەی بڕوا بە فەقیر و هەژار و ڕزگاری ئەو چینە بوو و لە قسەشدا کە دەیکرد لە عەمەلیشدا دەیکرد. وەک جەنابیشت باس دەکرد لە ژیان نامەکەیدا دکتۆر جەفەر جارێ پێشێ هەستا و چووە عێراق و لەوێ لە کوردستانی باشوور بزانم لە ناو زەنگووانە خەستەخانەیەکی دانا، هەمیشە کاری دەکرد لەوێ شەو و ڕۆژ ئەوەی کە بیستوشمە لە یەکێتی نیشتمانیش و زۆر جار مام جەلالیش بەڕێز مام جەلال باسی دەکرد، دەیکوە خزمەتێکی زۆر گەورەی کرد. خەڵکی دەوروبەر کەم بوون، خەڵکی ڕەعیت و فەقیر و هەژار کەم بوون، بەڵام پێشمەرگەی بریندار و نەخۆش و شەو و ڕۆژ خزمەتی دەکردن. ئەوە یەکێ بوو لە تایبەتمەندەکانی. یەکی دیشان ئەوە بوو دکتۆر جەفەر کە هاتەوە بۆ ئەودی و ئەوەتیش وەزع زۆرێ ئاڵۆز بوو، بیمارستان نەبوو، دوکتور نەبوو، دەرمان نەبوو، نەخۆش نەبوو، فەورەن بیمارستانێکی چکۆلەی کردەوە لێ بۆکان. یەک دوو کەسیش لەو کسانەی کە دوای بوون بە کۆمەڵە لەگەڵی بوو، شەو و ڕۆژ خزمەتی دەکرد بۆەوەی خەڵکی فەقیر و هەژار بە تایبەتی یارمەتیان بدا، چاکیان بکاتەوە، معالەجان بکە، یا ڕێنوێنیان بکە. ئەوە یەکێ لە تایبەتمەندیان بێ ئەندازە ئینسانێکی مباریز و هەڵسوراو بوو. یەکێکی بوو لەو کەسانە ڕاستە خەڵک تیئۆری و نەزەریە و
نووسین و لێکدانەوە و تەحلیل دکتۆر جەعفەر لەو بارانەشدا ئینسانێکی لێهاتوو بوو، نووسەر بوو، ئەهلی متالعە بوو، ئەهلی تاقیق بوو، بێ ئەندازە ئینسانێکی زیرەک و وردبین بوو. بەڵام لە پاڵ ئەوەشدا عملی کردەوەشی لەگەڵ دەخست ئەوەی تایبەتمەندی و بوو کە خەڵکی کەوەی زۆر کەم و هەر بە قسە بەڵام بە عملنا و بە عملی نیشاندا بوو کە ئینسانێکی تێکۆشەر و خەباتکارە. بەڵێ ئێوە ئاگاداری ئەوە بوون ئەو کاتە کە بۆ یارمەتی شۆڕشی خەڵکی کوردستان ڕوویان کردە باشووری کوردستان ئەو سەفەرەی دوکتۆر چه دەستکەوتێکی بوو؟ بەڵێ من باشم وە بیر دێ کە دکتۆر جەعفەر و مامۆستا ئیبراهیم یا بڵێن کاساعید دەچوون بۆ کوردستانی باشوور. من لە ماڵێ ڕفێقێکم کە کاسەلاحی متەدیە بینی من و دەزانم قسەکانیان بەحسەکانیان و ئەو یارمەتیەی کە پێیان بوو ئێستا مەسەلەی ماڵی و پوڵی بڵام باسی نەکەم، بەڵام ئەو وەختی یارمەتیەکی زۆری ماڵی بوو، پارە بوو، یەکێتی نیشتمانی پارەی نەبوو، لە قەندیل بوو، ئەواعیلیان بوو، زۆر دەستتەنگ بوون. من وابزانم وانەتی بە 150,000 تمەنیانە وەختی پێبوو. هەستان چوون بۆ ئەوێ کە عەبدوڵای مۆحتەدی بردنی ئەوەی من ئاگام لێوێ، بردنی لە سەردەشت تەحویلی کاک محەممەدی مەلاعەلی دان کە یادی بەخێر دۆستی کۆمەڵە بوو، پیاوێکی باش و تێکۆشەر و ئەوە بوو. دوایە لە ئالان دکتۆر جەعفەر گیرا بەداخەوە حکوومەت پێی زانی و ژاندەرمە گرتیان، ئەم کاک محەممەدیە چوو لەگەڵ ڕئیسی پاسگا ڕێککەوت و پێی کوت و کتیەوە برایەکی لە دوولکان معەلیمە و نێوی خالیدە و هاتووە بچێ خلاصە ئازادی کرد و ئەوانە هەستان چوونە ئەوتی و چوونی ئەوان بۆ ناو شۆڕشی باشوور دەنگی داوە، بێ ئەندازەی تەئسیر بوو. حتا دەتوانم بڵێم هەستی نەتەوایەتی کوردایەتی لە لای ئێمە خستە خۆناغێکی دیکەوە، هەم بچی خەباتی چەکداری بکەی و هەم بچی تەجربە و ئەزمون لەوێ وەرگری و هەمیش ئەو وەختی یەکێتی نیشتمانی کوردستان بەشی زۆریان لە کۆمەڵی ڕەنزەران بوون، چەپ بوون، پێشکەوتن خواز بوون، عەداڵەت خواز بوون، دیفاعیان لە مافی زەحمەتکێشان دەکرد. گەڕانەوەی ئەوان بۆ ئێمە بۆ ئەودی و تەجربەیەکی زۆر بوو لەباری فکریشەوە و لەباری نیزامیشەوە و لەباری عەمەلیشەوە. من پێم وایە دەستکەوتێکی زۆر بوو. پێشم وایە کۆمەڵە ئێستا ئەگەر نەبێتە موجامەلە، من پێم وایە کۆمەڵە نوێخوازیەکەی، پێشکەوتن خوازیەکەی، عەداڵەت خوازیەکەی، ئەم فکرە نوێیەی کە هێنانی ژن بۆ ناو شۆڕش، بەشداریان لە شۆڕش و خەبات و مەبارەزاتی سیاسی و نیزامی و کۆمەڵایەتیدا بە بڕوای من بەشێکی وەرگیرا لە شۆڕشی باشوور کە دکتۆر جەعفەر و مامۆستا ئیبراهیم هێنانەوە. بەڵام دوایش بێگومان کۆمەڵە خۆی گرتەوە و کەوتە سەر ڕێبازێکی دروست و ئەویش تەئسیریدا نابوو لەسەر هەموو کوردستان. من پێم وایە لەسەر هەموو کوردستان بە پانایی کە کۆمەڵە سونەتشکێن بوو، داوای جودایی دین لە دەوڵەتی کرد، داوای مافی ژنانی کرد، لایەنگرێکی سەرسەختی زەحمەتکێشان و چینی هەژار بوو. مەسەلەی کوردایەتی تێکەڵ کرد لەگەڵ مەسەلەی چینایەتی و تەبەقاتی، ئەم دوانەی شان بەشان یەک برد. پێشتر ئەگەر ئێمە شتێکە زۆر درێژ نەکەینەوە لە کوردستان ئێران خەبات کرابوو، مەبارەزە کرابوو، بەڵام ئەم زیهنیەتە درابوو بە خەڵک کە ناکرێ ئەم دوانە تێکەڵکەی. تۆ ئەگەر خەباتی نەتەوایەتی دەکەی کارت بە خەباتە چینایەتەکەی نەبێ، بەڵام کۆمەڵام سونەتەی شکان کۆمەڵە کوتی نەخێر هەرچیان تێکەڵک لەلایەکە خەباتی ڕزگاری خوازی ڕابەریشی دەکەم و پێشیشی دەخەم و یارمەتیشی دەدەم و هاوکاریشی بۆ دەکەم و خۆشم بەبێ یەکێ لەوانە لەلایەکشەوە ئەمن لایەنگری زەحمەتکێش و فەقیر و هەژارم. جا ئەم ئەزبوونە من پێم وایە بۆ کۆمەڵە خۆشی دیارە لە ڕنگ بێ لە میلەتانی دیکەشی وەرگرت پێ لە خەباتی ڕزگاری خوازی میلەتانیکە، بەڵام بە بڕوای من ئەوەی ئەوان هێنایەن بۆ کوردستان و عەمەلەنیش پیادەیان کرد و وە کۆمەڵەش دوایە درێژە دەری بوو. من پێم وایە ئەزمونێ بوو کە دکتۆر جەعفەر ئەوان هێنان کە پێشەوانی خانە چ بوو، خانەی معینی بەداخەوە زوو شەهید بوو کەوا بوو بە کورتی بیبڕمەوە. کۆمەڵە لە سەرتاوە بڕوای بە ئازادی بوو، بە مافی مرۆڤ بوو، بە ڕزگاری میلەتی کورد بوو، بە جودایی دین لە دەوڵەت بوو و بەشداریشی لە شۆڕشی باشووردا نیشانەی ئەوەیە کە وەفادارە بە میلەتەکەی و بە خەباتی ڕزگاری خوازی کورد. کاتێک دکتۆر جعفەر شەفەعی بەرپرس بوو لە کۆمەڵە بۆ گواستنەوەی ئەسیرەکان، هەڵسوکەوتی لەگەڵ ئەوان چۆن بوو؟ کۆمەڵە بە بڕوای من بە شێوەیەکی زۆر ئینسانی و ئوسولی و
سەردەمیانە ڕەفتاری دەکرد لەگەڵ ئەسیرەکان. من ئەسیرم بینیوە، ئەسیری کۆمەڵە لە دەرەوەشم بینیوە کە کوتویانە ئێمە ئەسیری کۆمەڵە بووین، خۆیان ئیقراریان کردووە، کوتویانە زۆر ئینسانیان ڕەفتار لەگەڵ کردووی شکنجە لە نێو کۆمەڵەدا شکنجەسن مەمنوع بوو. فشاری زۆری کە کابرا مەجبور بێ ئەترافکان نەبوو. لەبەرەوە دکتۆر جەفەر هەروەک ڕفیقێ بەرخوردی پێکردن، لەگەڵیان پێدەکەنی، لەگەڵیان قسەی دەکرد، ڕێنوێنی دەکردن، بەڵام دەیکومەیان خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد تێک مەدەن، مەیان خەیانەتمان پێ نا بە قسەی دەوڵەت مەکەن، بێ ئەندازە ئینسانی و ئوسولی و جا بەڵام چی منتیقی ڕەفتاری لەگەڵ زیندانیانی سیاسی کردووە، ئەوەندەی من بینی بێتم و ئەوەندەی من ئاگام لێ بوو بێت. چه بیرەوەرێکی خۆشتان هەیە لەگەڵ دکتۆر جافەر؟ وڵای جا سوزانم بیرەوەریم زۆر لەگەڵ دکتۆر جافەر هەیە، سا بەڵام کامیان خۆشە. من بە بڕوای من یەکەم بیرەوەری خۆشیەوە بوو کتوپڕ و لە نەکاو دکتۆر جافەر هات بە منی پێشنیار کە کوتی با ئێمە بچین کارێ بکەین لەنێو دێخانان و وەرژێراندا. ئەو وەختی ئەو فکرەی ماۆش کە ئینقلابی دێخانی بێ یا ئینقلابی تەبەقاتی بە معنای مدێڕنی نا، بەڵام چینی چەوساوی ئەو سەردەمەی کوردستان ڕعیەت بوون، سیستمی ئاغاڕعەتی سیستمی زاڵمانە بوو. دکتۆر جەفەر ئیقدامی کرد کوتی با بچین، ئەمە پێمانە بوو بۆمان نەکرێ، هەستان چوین پێما خەڵکی 20 و چەند دێمان خەر کردەوە کە تەمەشامە خەڵک بەدەنگمانەوە هاتن. یا دکتۆر جەفەریان دەناسی و منیش وەک کەسەی لە منطقەی بوو دەناسی، بەڵام دکتۆر جەفەر زۆر خۆشەویست بوو، زۆری دەنگدا بووە. من نادەتوانە بەڵام کەم دێبووە لەو منتیقەدا کە نەخۆشی نەبر بێتە لای دکتۆر جەفەر یا خزمێکی نەچ بێ لەبەر دەیانناسی. ئەگەر چوون خەڵک زۆر ئەجایبی استقبالیان لێکردین، خەڵکێکی زۆرمان کۆ کردەوە. ئەوەجا چوینە جێیەکی پڕە چکۆلەتر بوو نەمان وێرە، دوا چوینە باغێک و سوخەڕانی بۆ خەڵک کرد و خەڵکێکی ئێجگار زۆر هاتن و ئەوە یەکێکە لەوانەی کە من پێم وایە بێ ئەندازە کارێکی ئوسولی بوو، کارێکی بەجێ بوو و دەنگیشی داوە بۆ تەسیریشی زۆر بوو. ئەوە یەکیان ئەو ڕۆژەی کە ئێمە شاری بۆکانمان بەجێهێشت و هاتینە دەرێ زۆر ناومێد بووین، جاهێڵەکان هەمووی کەم تەجربە بوون، کەمیان ئەوە شتانە دینی و بینی بوو، چمان لێ دێت چەندە لە دەرە دەمێنینەوە، خەباتی چەکداری دەست پێکەیان ناکات، ئاوارەی زۆرە بێنە بێ. یادی بەخێر دکتۆر جەفەر هاکوی قسان بووەکەم. دکتۆر جەفەر باسی کردن کوتی کوڕینە ڕەنگ بێ ئێمە بمێنینەوە لە دەرێ و ڕەنگ بێ زۆری پێ بچێت و نازانم، بەڵام با من پێتان بڵم ئێمە دەبێ خۆمان قایم بکەین، خۆمان ئامادە بکەین بۆ مبارزاتی زۆرتر و زیاتر و کارەکەمان ئەجگا زۆرە ڕزگاری کوردە و ڕزگاری چینی زەحمەت کێشەوانە. لەو بەینەدا من سوالێکم گوتم پێم خۆشە بزانین ئێمە چین، چونکی جەمعیەتەکان زۆر تێکەڵ بوون، ڕزمەندەگان بوو، پەیکار بوو، نازانم دووسەیەکی کەی چکۆلە بوون. من بزانم جەماعەتیانەوە تەفتیشی عەقایدە، کوتم با بە تەفتیشی عەقایدە پێم خۆشە بزانین ئێمە چۆن بیرەکەینەوە. دکتۆر جەفەر کوتی جا من کۆمەڵەم، دەمزانی کۆمەڵەیە، کوتی من کۆمەڵەم و من شانازی بە کۆمەڵەوە دەکەم و هەر کەسی ژەگەر لەگەڵ کۆمەڵە بێ دەتوانێت درێژە بە خەبات بە مبارزات بە خەبات ئێمە خەباتێکی جیدی وەوانێ بێ ئەندازەی دەنگداوە بێ ئەندازە تەئسیری بوو لەسەر ڕۆحیەی ئەو کوڕە جەحێڵانە کە ئەمە ئینسانێکی بە تەجربەی خوێندەواری کوریچاکی لەوانی دیارە بە ئەزم وەچوو بۆ کوردستانی باشووریش و ئەوەی دی بوو شۆڕشە و خەباتە. من بۆ خۆم پێم وایە زۆری تەئسیر بوو لەسەر ڕۆحیەی ئەو جەوانانەی کە دوایە حاضر بوون خەباتی چەکداریش بکەن و فیداکاریش بکەن و حتا ئەگەر خدای نەخواستە بکەونە زیندان و بکەونە شکنجەدانیش مقاومەت بکەن. من پێم وایە تەئسیری زۆر بوو. جا ئەو قسەشیم بێ ئەندازە پێخۆش بوو لەو وەختە حەساسە پڕخەتەرەدا. سپاس مامۆستاگیان کە لە بەرنامە بەشداریتان کرد. سپاس بۆ ئێوەش و داوای سەرکەوتندان بۆ دەکەم و یادی دکتۆر جەفەر بەخێر و هیوادارم ئێوە ساغ و سڵامەت بن و درێژە دەری ئەو ڕێبازە بن کە دکتۆر جەفەر من پێم وایە تێیدا ڕاست و سادق و شەرافەتمەند بوو. زۆر سپاس. بەڕێزان سپاس کە تا ئێستا هاوڕێمان بوون. ماڵەوە.